بەڵێ خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان هەموو دایک و باوکێک کە منداڵێکیان ئەبێت ئیتر ویان بەلاوە باشترە بە باشترین شێواز ئەو منداڵە پەروەردە بکەن. بۆیە ئەمڕۆ لەم بەشەیە باز لە ئەرکی دایک و باوکەکەین بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵ، ئەو ئەرکی کە لەسەر شانی دایک و باوکە بۆ ئەوەی کە منداڵێکی باش پێشکەش بە کۆمەلگا بکات چییە. ڕەنگە زۆر کات ئێمەی دایک و باوک ناسکردن و یاخود ناسپێدان و پەروەردەکردنمان تێکەڵی یەک کردوێ. با بزانین ئەمە چ کاریگەریەکێ بێ، ئێمە چۆن بتوانین لە تەمەنێکی مناڵیەوە بە شێوازێک مناڵەکانمان پەروەردە بکەین کە لە دوجارە کەسایەتێکی زۆر بەهێزیان لێ دەرچێ، بتوانن لەسەر پێیەکانی خۆیان ڕاوەستن بۆ زۆرێک لەو بابەتانەی کە لە ژیانیان ڕوبەڕوویانە بێتەوە. اینجا بۆ ئەوەی بە چڕوپڕی لەسەر ئەم بابەتە زانیاری وەرگرین و گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیز و میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەعەد بەرزنجیمان کردو کە بەڕێزیان توێژێری کۆمەڵایەتی و مامۆسای زانکۆشن. دکتۆر گیان سڵاو لەبێ و بەیانی و باش بێت. هەر دەستپێکی گفتوگۆکانمان سەرەتا باڵەوە دەست پێ بکەین، با بزانین ئەرکی دایک و باوک چێ بەرامبەر بە پەروەردەکردنی مناڵەکانیان. سڵاو دەستان خۆش بیتن، ئەو کاتەشان باش. بگومان دایک و باوک دوو زۆر ئەرکی سەرەکی هەیە بەرامبەر بە منداڵ. ئەویش یەکەمیان ئەرکی مادیە، دووەمیان ئەرکی معنەویە. ئەوەی کە زۆر گرینگە تێکەڵاویەک نەکرێت لە نێوان ئەو ئەرکانە یاخود جیاکارێک بکرێت لە نێوان ئەو ئەرکانە. ئەرکە مادیەکان بریتە لە جل و بەرگ و خواردن و خان و با بڵێن ئەو بابەتانەی کەوا مادین پێویستە لە بۆ منداڵ. ئەرکە معنەویەکان کە ئەرکە سەختەکەیە بریتە لە پەروەردە، بە دروستکردنی تاک، لە پێدانی ڕۆشنبیری، لە پەروەردەیەکی باش، لە پێدانی بەهاکان، لە پێدانی ڕۆشنبیری. یعنی ئەو ئەرکەیەکەوە زیاتر دایک و باوکان لێ دەترسێن لە سەردەمی ئێستا. زۆر دەڵێت لەبەر چ منداڵتان کەمیان لەبەر چ منداڵ لە ئێستا کەم بوویتەوە. دایک و باوکە دەرین کێشەمان لەوەیە زۆر لایانی مادی نەبی، زۆر با بڵێن بابەتە مادیەکان نەبی، کێشەمانەوەی چۆن پەروەردەی بکەین. لەبەرەوەی پەروەردەکردنی منداڵ لە سەردەمی ئێستا بەهۆی زۆربوونی کەناڵەکانی پەروەردە تۆزێک زەحمەت بوو، بەهۆی زۆربوونی سەرچاوەکانی پێدانی ڕۆشنبیری و بەها و زانیاری تۆزێک زۆر بووە، هەر لەبەرەوەی ترس لەوەی لە با بڵێن زۆربوونی منداڵ هەیە. بەگشتی دوو ئەرکی سەرەکی هەیە خێزان، یەکەمیان ئەرکی مادیە، دووەمیشیان ئەرکی معنەویە. ئەبێت دکتۆر سەعەد ئەرکە مادیەکە پاڵنەرەکی ئەوەندە بەهێزتر بێ بۆ دایک و باوک بڵێ من لەبەر ئەرکە مادیەکە نابێت وەچە بخەمەوە منداڵ بخەمەوە، یان ئەبێت ئەرکەکە تۆزێک دایک و باوک لەسەر شانی خۆی قورستری بکات، یعنی هەست بکات کە بەرپرسیارەتیەکەیە و بەرپرسیارەتی قورسە. یعنی مەبەستەکەی من پرسیارەکەی من ڕوونە دەبێت ئەرکە مادیەکە ئەوەندە بکەین بە کێشە بەرامبەر بە پەروەردەکردنی منداڵ. بەخۆی پێویستە دایک و باوک بەر لە دروستکردنی منداڵ، ئەنی ئەوەی کە زۆر گرینگە لە سەردەمی ئەو ڕۆمانە، ئەمە باسی سەردەمی کۆن ناکەین چونکە زۆر با بڵێن مقارنەی یاخود ئەوەی هاوتا دەکرێت بەرامبەر لەبەر چ خێزانی پێشان حەف منداڵی هەبوو، خێزانی ئێستا دوو منداڵی پێ بەخێو ناکرێت. ئەوە مقارنەی زۆر ناهاوتایە و زۆر یعنی ناڕاستە. ناهاوتایە دکتۆر، بۆ دایک و باوک وڵا باسێکەوە یعنی بۆ ئێستا مەسەلەن ئەڵێن بۆ باسیەوەڵێن جاران حەوت مناڵ لە خانوویەکی شابوو و سێرەکەی چواریشان چوزان بەرزترین کۆلێژیە ناو لە ڕووی پەروەردەیشەوە زۆر باش بین. ئێستا ئەم جاکاری بۆ نەکەین، ینی بۆ نەڵێن ناکرێت بەرچ ناکرێت. تەمان ئەمە لە بابەتەکە خۆمان زۆر دوور نەکەڵەوە. بابەتەکمان هەیە پێ دەڵێن گۆڕانی کۆمەڵایەتی سۆشیال چێنج، تەغییر الاجتیماعی. کۆمەڵگا دەگۆڕێتن، ئەمە پێمان وایە بەس تەکنۆلۆژیا دەگۆڕێت، نەخێر چاوی لە چاوی کۆمەڵناسەکان، لە چاوی ئێمەی کۆمەڵناس کۆمەلگاش دەگۆڕێ، هەمیشە لە گۆڕاندایە. ئەو گۆڕانە ئەمە زیاتر هەستی پێ دەکەین. کۆمەلگا گۆڕایە ئێستا هەر لە بۆ نمونەکی نازیحم بدەیت لە سەردەمی ئەو حەف منداڵ لێکخانی بی بتوانی بحەوێتەوە، مستحیلش نییە، ناکرێتن لەبەرەوەی گۆڕانی کۆمەڵایەتی زۆر پێداویستەکان زۆر بووە، جۆری ژیان گۆڕایە، چوونە دەرەوەی دایک، هەموو ئەوانە تەسیری هەیە. زۆر باشە. کاتە دکتۆر سەبارەت بەڵێ کاتە دکتۆر باید سەختە لەسەر ئەوە بکەین پرسیارەکە یەکەمی کە کردی. پرسیار یەکەمی کرد سەبارەت بە پرسیار یەکەمی باسی لەوە کرد کە دایک و باوک لە کامە ئەرک بترسێت، ئەرکە مادیەکان معنەویەکە. بێگومان خێزان پێویستە بزانی دروستکردنی منداڵ کارێکی ئاسان نییە. ئەتوو مرۆڤک دەنیە سەر دنیا، بەر لەوەی دروستی بکەی دەبی ئەتوو با بڵێن پێوەرەکان بپیوی. ئەمن ئەگەر منداڵم هینا ئەوە تااقەتی مادیمە، احتیمالە تااقەتی مادی دایمەن زیاد و کەم دەکاتن، با بڵێن موچێ و داهاتەوە ئەو شتانە لە خێزان، بەڵام لە بەلایانی کەم لایەنە پەروەردەیەکە. پێویستە خێزان
يعني ئەو لێکدانەوە بکاتن ئەگەر ئافرەتە داوامی هەیە لە کاتژمێر هەشتونی بەیانی تاکو و پێنجی ئێوارە ناتوانێت دوو منداڵی لە دوای یەک بێت کە تەمەنیان گچکەبێت لەوەیە کێشەیە بۆ دروست بیتن مەبەستمە منداڵدانان لە سەردەمی ئەوڕۆکە منداڵ دروستکردن لە سەردەمی ئەوڕۆ پێویستی بە پلانە پێویستی بە پلانی پێشوەختەیە پێویستی بێت دایک و باوکە لەسەر هەندێک خاڵ کۆک بن یاڵە بڕیار بدەن منداڵک دروستکەن نەک بە شێوەیەکی بێ پلانی هەر منداڵ دروستبی لە کۆتایی بارگزانی لە بۆ خۆیان لەسەر خێزانەکە و لەسەر کۆمەلگاش دروست دەبێت زۆر باشە کاتە دکتۆر ئێستا باسێکیەوەمان بۆ بکە بگومان هەموو دایک و باوکی حەز بەوا کات کە مناڵەکەی بە باشترین شێواز پەروەردە بکات و کەسایەتێکی زۆر بەهێزی لێ دەرچێت کە دوجار لە ناو کۆمەلگایە ئەگەر ڕوبەڕووی هەر بابەتێک بۆ لەسەر پێیەکانی خۆی بتوانێت ڕاوەستێت و ڕوبەڕووی ئەو تەنگیانەی ژیان بێتەوە پێمان بڵێت چۆن بتوانین ئێمە کەسایەتێکی بەهێز بۆ مناڵ دروست بکەین و لە چ تەمەنێکەوە کار لەسەر ئەم بابەتە ئاکرێت بەڵێ فڕۆید کە بە یەک لە زاناگەورەکانی دەروونزانی دادەندرێت پێی وایە کە یەک تا 4 ساڵی تەمەن یاخود لە هەندێک سەرچاوە یەک تا 5 ساڵی تەمەن گرنگترین تەمەنی منداڵە پێویستە لەو تەمەنە گرنگترین با بڵێن تایبەتمەندیەکانی منداڵ هەموو لەبەر چاو بگیرێت زۆر بە شێوەیەکی جوان پەروەردە بکرێت بەداخەوە لە کۆمەڵگەیمە زۆر ئەو تەمەنەی ئێحمال دەکەن دەرەندەی جارێ منداڵە دەی جارێک گچکەیە لە کاتێکدا زۆربەی غەریزەکان زۆربەی دروستبوونی هەستەکان لەو تەمەنە دروست دەبێتن تەمەنێکی زۆر هەستیاری یەک تا 4 ساڵی پێویستە داکو بەگەر بێ منداڵێکی با بڵێن کاریزمی و بەهێزی هەبیتن جیاوازی بکە لە نێوان ناز و خۆشەویستی یعنی ناز ئەوەیە کە ئەو منداڵە ئەو شتەی دەتوانی بیکاتن ئەتو پسی لە زیاتی بیکەی ئەوە تو نازت پێدا ناز منداڵ دەکوژی بەڵام خۆشەویستی ئەوەیە ئەو شتانەی کە منداڵ ناتوانی بیکا بۆ خۆی ئەتو لە بۆی بکەی لە بۆ نمونە کە دەستنە شوێنێک منداڵەکە ئەگەر بۆ خۆی توانی بپەڕێتەوە با بە خۆی بپەڕێتەوە دەستی مەگرە لێگەڕێ بەڵام ئەتو هەر فێرت کرد هەر دەستی بگری بیپەڕێەوە لە بۆ نمونە گڵاسێک ئاوە کە منداڵەکە گەیشتە تەمەنێک دەتوانین لە بۆ خۆی ئاوەکە بینیتن با بە خۆی بچی ئاوەکە بینی پێویست ناکە ئەتو لۆی بینی ئەگەر لۆت هینا بە خۆت ئەوە نازتدایە نازی لە کۆتایی منداڵەکە دەکوچی چونکە ئەو منداڵەکە کە فێرە ئەو تەبعە دەبیتن کە هەر خزمەت بکرێ و هەر نازی پێ بدرێ ڕاستەوخۆ کە دەستە قوتابخانە لە پۆلیەکی سەرەتاییەوە تووشی پێکدادان دەبێت لەگەر کۆمەڵگا چونکە کۆمەڵگا مڕاعاتی ئەو هەموو شتەی ناکاتن ئامادە نییە کۆمەڵگا نازی ئەو منداڵیان ئەو تاکە هەڵبگری ئیدی ئەوە لەگەڵی بەردەوام دەبیتن ئەو فێربوونە هەتاوەکو دەگاتە با بڵێن سەردەمی کۆلێژ و دوای زەواج و چەنانەت لە کاتی زەواجی ئێستا خێزان هەیە دەڵێ پیاوەکەم زۆر بەناز بەخێو کرایە ناچارم زۆر خزمەتی بکەم یان پیاو هەیە دەڵێ خێزانەکەم زۆر بەناز بەخێو کرایە لە منداڵی دەبی زۆر خزمەتی بکەم یعنی بزانێت چ دەرهاویشتێکی دووری دەبیتن هەر لەبەرەوەی لە بۆ ئەوەی منداڵێکی کەسایەتی بەهێزت هەبی پێویستە جیاوازی بکەی لە نێوان سۆز و خۆشەویستی هەتاوەکو بکرێ خۆشەویستی بە منداڵ بدەی بەڵام ناز کەم بکرێتەوە دکتۆر هەرەوەش بووە من پرسیاری پێشوشم و دەتومە بۆچی ناکرێمە بە جیاوازی ئەم نەوەی ئێستا لەگەڵەوە نەوەی پێشووتر بکەین یعنی تەماشاکی جاران و هەموو دایک و باوکێک منداڵی خۆی خۆشەوێ ینی دڵنیام بوو کەسێک جێکی خۆی خۆشەویستە لای بەڵام ڕادەی ناسپێدان لەم سەردەمایە تۆش پێوانێ زیاتر بۆ بەراورد بە جاران ینی ئێستا ئەوانی کە هاوتەمەنی منەوانی کە لێرن لەواتە جەنابیشت بە خۆشتەوە ئێمە ئەو هەستەمان پێ کردووە ئەو نازی کە ئێستا من ئەیدەم بە منداڵەکەم ڕەنگە بۆ خۆم لە منداڵیە ئەو جۆرە نازم نەچەشت بێ بۆیە زۆر جاڵین بەراوردکاریەکە بەراوردکارێکی پۆزتیفانێ بەراورد بە ئێستاکەیکەین ڕادی ناسپێدانی زۆریش ئەو کێشانی لەکەوێتەوە بۆ پەروەردەکردنی منداڵ وایە بێگومان کۆمەڵگا لە سەردەمی باڵین ئێمە لە سەردەمی باڵین هەشتایەکان هەتاوەکو ساڵی 2000 کۆمەڵگا بریتی و لە کۆمەڵگایەکی هەژار نەبوونی یاری منداڵ نەبوونی شوێنی گەشتیاری نەبوونی با بڵێن ئەو وەسائلە خۆشگوزارانێکەوە منداڵ پێویستیی نەبوونی باخسەی ساوایان نەبوونی کۆمەڵەکشێتەوە ئەمە تەنانە قوتابخانەکانیشمان سارد بوو نەک هەر دایک و باو کۆمەڵگەش نازی پێ نەداین قوتابخانەش نازی پێ نەداین هیچ کەسێک نازی پێ نەداین کە نازیان پێ نەداین کەسێکی تون دەرچوین بەڵام زیرەک پێشەمە باڵێنەوەی پێشەمە زۆر لەمە تونتر دەرچوون لەبەرەوەی ئەوان سەربازی زۆرم لێیان کرد ئەوان نازیان هەر پێ نەدرا ئەوانەی کە سەربازی زۆرم لێیان پێکرا بوو زۆر تونتر دەچون لەبەرەوەی فێر دەکران بەیانیان کە هەستان یەکەم شت چۆن شوێنەکەی خۆیان قەتکەن فێر دەکران چۆن دەڕۆیشتن یەک هەفتە کە دەچی التحاق بە سەربازی دەکەیتەوە فێر دەکەن چۆن دەڕۆی بەداخەوە من ئێستا گەنجی ئێستا دەبینم ینی نەبتە با بڵێن تانە لێدان لێیان بەڵام بەشێکیان نازانن بڕۆن بە خواری دەڕۆن تەنانەت نازانن خزمەتی خۆیان بکەن لە سەربازی زۆرم لێ یەکەم شت فێر دەکران کە چۆن پێڵاوەکانیان دوو لە ڕوویەوە سبوق بکەن یان بریقەی بێ هەمیشە هەموو ئەو پاک و خاوێنی هەرا و هوریایە لەبەرەوەی کە کاتی خۆی ناز کەم دەدرا بە جیلەکانی پێشووتر بەڵام ئەم جیلەی ئێستا حەز دەکەم فراغەکە لە شتێک دروست بۆ ئوستازەکە قسەکەم تەواوکەم ئەویش ئەوەیە کە لەبەر ئەوەی ئەمە داکوبابمان زۆر کەم نازی داینێ هەوڵماندا ئەو جیلەی ئێستا هەوڵیدا تعویزی ئەوەی بکاتەوە بۆ منداڵەکەی خۆی زۆرترین نازی پێدا لەو حاڵەتی ڕاست زیادە ڕۆی ڕوویدا لە نازدان ئیدی ئەو جیلە ئێستا وای لێ هات کە
زۆر بەنازە هەرچێکی بەدەبی داکو بابەکە لە بۆ بکە ئەگەر لە حسابی جیرفانی خۆشی بی زۆر باشە دکتۆر جیاوازەیەکی تریشەیە مناڵی ڕابردوو هاوڕێی هەبوو تێکەڵی مناڵی کۆڵان و هاوڕەکانیە بوو یاریانە کرد لە بەردەرگا بەڵام ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەبینی مناڵ تۆزە گۆشەگیرە یەکێک لەم ئامێرە زیرەکانەمان ناوەتە دەست و بە دیار ئەم شاشانەوە دامانیشانون ئێمە چ کاریگەریەکی بێ بەڕای بەڕێزت من بە لە 10 ساڵ ئەو قسەم کردیا ئێستا شەر قسە دەکەمەوە کۆڵان باشترین شوێنی فێربوونە لە بۆ منداڵ هیچ ئازایەتی نییە بڵێ منداڵەکەی من ناستە کۆڵانێ منداڵەکەی من زۆر باشە هیچ ناستە کۆڵانێ منداڵەکەی من هەمیشە لە ماڵی لەک نەخۆمەوە هیچ ئازایەتی نێت هەندێک جارەوە بەلایانی پەروەردەییەوە بەستنەوە دکتۆر ئەڵێن ئەمە پەروەردەیەکی دروستە نە غەڵەتە غەڵەتە منداڵی بستە کۆڵانێ دەبی بەربیتەوە دەبی دەستی خینی لێبێ دەبی لاقی خینی لێبێ دەبی جار بەزار سەری بچێت دەبی یاری بکاتن دەوان لە بۆ زانیاریت ئەمە زۆر دەدرێن جیلی ئێستا حەزی لە ئایپات و مۆبایل و ئەوشتانەیە نەخێر بەخۆمەوەمان لێ کردیا باوەکە کە دەستە ناو منداڵەکانی هاوڕێی ئایپاتەکەی دادنێ حەزی لە ئایپات نیە حەزی زیاتر لە یاریکردنە یعنی حەزی لەوەیە کە یاری بکاتن بەڵام لەبەرەوەی مەساحی خانەکان گچکە بووە کۆڵانەکان تەسک بووە شوێنەکانی خۆشگوزەرانی کەم بووە و متمانە لە نێوان دراوسەکان کەم بووە ئەوەی کردکەوە خەڵک بترسێ و منداڵەکانی زیاتر بین تۆ ماڵی لە ماڵدانێک کە بەداخەوە لە کۆتایی منداڵێکی پەیوەندی کەم ئەمە کات خۆی منداڵ بووین یان با بڵین ئەو جیلەی پێشەمەنەک بە خۆم نەکەن نمونە منداڵی کۆڵانی خۆیان و منداڵی کۆڵانی ئەولا منداڵی کۆڵانی ئەولا هەموو دەناسی گەڕەکەی هەموو دەناسی کەچی ئێستا منداڵ دراوسەکەی خۆی ناناسیتن ئەمن لەگەڵ ئەوەیمان ئامۆژگاری من لە بۆ دایک و باوکانەوەیە کەوا تکایە با بڵین مەحرومکردنی منداڵ لە کۆڵان کەسایەتێکی لاواز دەداتێت بە تایبەت لە بۆ قوڕان وا پێویستە منداڵ بستە دەرێ هاوڕێی هەبی دراوسەی هەبی لەگەڵیان یاری بکاتن بەڵام لەژێر چاودێری بن باشە دکتۆر ئەم چەند خولەکی مامانە پێم خۆشە باسێکەوەم بۆ بکەی ئێمە چۆن کەسایەتی بۆ مناڵ دروست بکەین ینی یەکێک لە ئەرکە گرنگەکانی دایک و باوک ئەمەیە کەسایەتی یان ڕۆڵی پێ بدەین چۆن ئەو ڕۆڵە ببەخشین بە مناڵ ینی کەسایەتێکی بۆ دروست بکەین هەست بە خۆی بکە بەڵێ بێکمان دروستبوونی کەسایەت یاخود کەسایەتی هەر لە 4 فاکتەری سەرکی پێدێک فاکتەری بۆ ماوەیە و فاکتەری ڕۆشنبیریە فاکتەری کۆمەڵگەیە و فاکتەری پەروەردەیە تەنها یەک لەو 4 فاکتەرە دەکەیتە سەر خێزان ئەوش کە فاکتەری پەروەردەیە فاکتەرە پەروەردەیە کە خێزان دەتوانانی کەسایەتێکی جوان لە منداڵ دروستکە یەکەم شت لە بابەتی گرنگی پێدان چییە پێویستە دایک و باوک کە گەڕاوە ئێوارە بە منداڵەکەی برێ ئەو ڕۆچت کرد خەریکی چ بوو چیاریەکەت کرد ئەو دوو پرسیارە لەکن تو زۆر ئاسانە بەڵام لەگەن منداڵەکەی زۆر مهمە ئەو حەز دەکات ئەو مهمە دەزانی لەکنەما ئەگەر منداڵە گڵاسێکی لە دەست بشکێتن لە ڕووی دەرونیەوە پێویستە سەرەتا بچێ لای منداڵەکە بڵێ سەلامەتی نەک هاوار بکەی و بڵێ ئەو گڵاسە دۆشکاندیان ئەو شتە دۆشکاند ئەگەر تو چێ لای منداڵەکەەوە پێت گۆ سەلامەتی ئەو هەز دەکا ئەو لە گڵاسەی گرنگترە بەڵام ئەگەر خەمی تو گڵاسەکە بوو و هاوارت کرد ئەو هەز دەکا کەسێکی زۆر بێنرخە و کەسایەتێکی لاوازی دەبیتن جیالەوە پشت بە خۆ بەستن جیالەوە گفتوگۆ لەگەڵکردن لەگەڵ منداڵ یعنی زۆر گرنگە لەگەڵ منداڵدانیشی قسە بکەی گفتوگۆ بکەی پاشی ئەو شتێ بکەم ئەو شتێ بکەین ئەدی ئەو بکەین ئەوە وا دەکە مێشتی بکتەوە وا دەکە هەز بکە کەسایەتێکی هەیە نەترسێ لە قسەکردن نەکەوەی کەم ئەتوو منداڵی ئیشی تونیە تەداخل مەکە هەموو ئەوانەوە دەکاتن کە منداڵ بکرێتەوە کەسایەتێکی بەهێزی هەبیتن زۆر باشە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ ئەوەی کە زانیاری زۆر باشە لەسەر بابەتەکە بۆ ئێمە بۆ بینەرە ئازیزەکانمان خستە ڕوو هەروە جارێک کرد سپاس دەکەین کە بە شازێکی ڕاستەوخۆ لە ئستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمان دکتۆر بۆ تۆ سپاس بۆ وتەکانن بە هیواین دایک و باوک گوێبیستی وتەکان ببێتن و بتوانن یەکێک لەو کۆتا خاڵی زۆر گرنگ بوو کە باسی کرد لە لای من هەمووی گرنگ بوو بەڵام زۆر جەختی لێ کردەوە پرسیار لێپرسینەوەی ترسنە ئەو ڕۆژە چیت کرد منداڵەکەت کە لە خوێنگێتەوە کوڕم خوێنگە چۆن بوو چیتان خوێند ئەدێ وەرە بادا بەیەکەوە باسی کەن ئاتێ توای بۆ منی باس بکەی گەر منداڵەکە توانی باسیکە معنەیە بۆ دەرەکەی و منداڵە گوێڕایەڵی مامۆستا بووە و گوێڕایڵی وانەکەوە نەکردووە لە دەرەوەش کاتێتە دەرەوە هەمان شێوە ئەم بابەتانی لەگەڵا باس بکەی هەستەکە هەز بەبوونی خۆیەکە دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس بۆ تۆ